بەرنامەی ئەمڕۆ بە سپۆنسەری کۆمپانیای دنیا دیکۆر، ئەتڵاس ئەسیل، گروپی کۆمپانیاکانی نوێکار. بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان. ئەم ساڵی هەڵبژاردنەکان دەبێت لە هەرێمی کوردستان و 4 هەڵبژاردن لە هەرێمی کوردستان بەڕێوە دەچن. بەرپرسێکی باڵای کۆمەڵی ئیسلامیش ڕای دەگەنێت پێویستە هەڵبژاردنەکان هێڵێکی تۆخوپان لە نێوان قۆناغی پڕگەندەڵی و قۆناغی ئایندە دروست بکەن. بە میواندارێک لە بەڕێزان لە ستۆدیۆی سەرەکی دڵشاد حسێن ئەندامی پێشووی پەرلەمانی کوردستان، هەروە محەممەد ئەحمەد سەرۆکی پێشووی بۆردی توێژنەوەی سیاسی کۆمەڵی ئیسلامی تاوتوی ئەم پرسە دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبینین، دواتر لەگەڵ میوانەکانمان درێژە بەم پرسە دەدەین. ساڵی 2018 ساڵی هەڵبژاردنەکان دەبێت لە هەرێمی کوردستان و بەرپرسێکی باڵای کۆمەڵی ئیسلامیش ڕای دەگەنێت هەڵبژاردنێکی پاک و بێگەر تاکە ڕێگەی گۆڕانکاریە لەم دۆخەدا. عەبدوسەرمەجید ئەندامی ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامی کوردستان لە نووسینێکیدا لە لاپەڕەی تایبەتی خۆی لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک ڕای دەگەنێت دوای 26 ساڵ حکومڕانی ئەزموونێکی تاڵ و پڕنەهامەتی پیشانی خەڵکی کوردستان درا کە تەواو لی بێهیوا بوون و برسێتی و بێکاریش بڕستی لێبڕی بوون. بۆیە هەڵبژاردن بۆتە تاکە دەرچەی دەرچوون لەم هەموو قەیرانە قوڵەی هەرێمی تێکەوتووە. بەرپرسەکەی کۆمەڵی ئیسلامی ئاماژە بەوەش دەکات پێویستە هەڵبژاردننی ئایندە هێڵێکی تۆخ و پان بکێشێت لە نێوان قۆناغی ناجۆر و پڕقەیران و گەندەڵی لە دوو دەی ڕابردوو لەگەڵ ئایندەیەک کە دەبێت قۆناغی گۆڕانکاری بێت لە دیدی سیاسی و ئەزموونی حکومڕانی و بنیادی ئابووری و هێنانەدی ژیانێکی باشتر و جێڕانەوەی هیوا بۆ خەڵکی کوردستان. عەبدوسەرمەجید ئەوەش دەخاتە ڕوو ئەوانەی جگە لە قەیران و برسێتی و کارەسات چی دیکەیان بۆ خەڵک پێ نەبووە، هەر ئەوانن دەترسن لە گۆڕانکاری و لە دەستدانی دەسەڵات. ئێمەش کە خواستمان هەیە بۆ دروستکردنی ئایندەیەکی گەشت نابێت بێڵین ئەم دۆخە درێژە بکێشێت. هەرچی زووە لە ڕێی پرۆسەیەکی ئازایانە و ئازادانە کۆتایی بەم سەردەمە دژوارە بێن و خەڵکی کوردستان لەم هەموو کۆت و بەند و قەیرانانە ڕزگار بکەین. لەلایەکی ترەوە جێگری پێشووی نوێنەری حکومەتی هەرێم لە ئەمریکا ڕای دەگەنێت هەڵبژاردنەکانی داهاتوو بەلای ئەمریکاوە گرنگن و مەبەستیانە حکومەتی داهاتووی هەرێم پارتی و یەکێتی تێدا باڵادەست نەبن. هێرش عەبدوڕەحمان جێگری پێشووی نوێنەری حکومەتی هەرێم لە ئەمریکا لە نووسینێکیدا لە لاپەڕەی تایبەتی خۆی لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک دەڵێت ئەمریکا هەموو ڕێگەکانی لەگەڵ هەرێم تاقی کردەوە. بەردەوام داوای ڕێخستنەوەی ناوماڵی کوردی و وازێنانی ئەو دوو حیزبەی لە دزی و یەکخستنەوەی هێزی پێشمەرگە کردووە. جێگری پێشووی نوێنەری حکومەتی هەرێم لە ئەمریکا باز لەوەش دەکات ئێستا هەموو ئومێد و چاوەڕوانی ئەمریکا لەسەر هەڵبژاردننی ئایندێ و لای گرنگە حکومەتی داهاتووی هەرێم پارتی و یەکێتی تێدا باڵادەست نەبن و هێزی جیاوازتر لەوان کابینەی تازە دروست بکەن و دەسەڵات بگرنە دەست. هێرش عەبدوڕەحمان ئاماژە بەوەش دەکات ئەمریکا پشگیری گۆڕانکاری لە ناوخۆی هەرێمدا دەکات. ئەگەر ئەمە ڕووی نەدا جارێکی تر قورسایی خۆی دەخاتەوە سەر حکومەتی مەرکەزی عێراق و حەز ناکات لەگەڵ ئەم دوو هێزە مامەڵە بکاتەوە و چیتر بەرچاوڕوون دەبێت کە خەڵکی هەرێم نایەنەوێت گۆڕانکاری بکەن. وا بڕیارە لەم ساڵدا 4 هەڵبژاردن لە هەرێمی کوردستان ئەنجام بدرێن کە بریتین لە هەڵبژاردننی پەرلەمانی عێراق و سەرۆکایەتی هەرێم و پەرلەمانی کوردستان و ئەنجومەنی پارێزگاکان. ئەگەر هەڵبژاردنێکی پاک و بێگرد ئەنجام بدرێت و هاوڵاتیانیش بەشداری کارایان هەبێت و دەنگ نەدەنەوە بەو هێزانەی کە 26 ساڵە سامانی گشتی بەهەدەر دەدەن و گەندەڵی دەکەن، دەتوانرێت گۆڕانکاری لە هەرێمی کوردستان ئەنجام بدرێت بە ئاراستەی باشترکردنی ژیانی خەڵک.
جارێکی تر سڵاوتان لەبێت بەڕێزان سوپاس بۆ میوانەکانمان بەخێر بێن سوپاس بۆ ئامادەبوونتان کاک دڵشادەگەر لە بەڕێستانەوە دەست پێ بکەین ئەم ساڵ وا بڕیارە چوار هەڵبژاردن لە هەرێمی کوردستان بەڕێوە بچێت پێتان وایە تەواوی ئەم هەڵبژاردنە لە هەرێم دەتوانرێت بەڕێوە بچێت و ئەم ساڵی هەڵبژاردنەکانە لە هەرێمی کوردستان لە ڕاستیا ئەم ساڵی گۆڕانکاری قۆناغێکی گەورەیە ئەویش ئەو ئیرادەیە گەڕێتەوە بە دەنگدەران بەڵام بەوەی کە بەپێی یاسا بواە ئەم هەڵبژاردنانە لەو کاتانی کە بەڕێزی باسکەم چوار هەڵبژاردنە بەڕێوە بچێت بەڵام ئێستا لە ڕووی عملیەوە تەنها هەڵبژاردننی عراق بەڕێوەچێ تا ئێستا دیارنی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان کەی ئەکرێ و ئەوە لەسەر زۆرینەی یەکێتی و پارتی وەستاون کە ئەوان بڕیار بدەن ئەکرێەوە ئەوە گرفت لە نێوان پارتی ویکێتی یا ڕای جیاز نێوان پارتی ویکێتی شێ بۆ ئەوەی هەڵبژاردنەکان دوای ئەم خولی گرێدانی پەرلەمان بکرێ یا پێشتر بکرێ یا دوا بکرێ بۆ ساڵ یا 2 ساڵی تر و تا ئێستا دیاریشنی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان کەی ئەکرێ وادەکەشی بەرەو تەواوبوون ئەڕوا هێشتا نەتەمدید کراوە وادەکەشی دیار نییە بۆیە پێم وایە ئەم گۆڕانکاریانەی کە لە هەرێمی کوردستان و ناوچەکە ڕوویدا لە دوای داعش و لە دوای ڕفراندۆم و لە دوای ئەو پەیوەندی ئاڵۆزانەی نێوان هەرێمی کوردستان و عراق ئەخوازیە کە هەڵبژاردنێکی پاک و بێگرد بکرێ و ئایندەی یا بەڵەنسی هێز لە هەرێمی کوردستان لە نێوان هێزە سیاسیەکان گۆڕانکاری بەسەرا بێ و ئەوش لە ئەستۆی خەڵکە ئەوش لە ئەستۆی خەڵکە بەرپرسیارەتێکی گەورەیە لە ئەستۆی خەڵک کە بێ کۆتایی بە قۆناغێک بێ کە حکومڕانی پارتی ویەکێتیە لە وڵاتە کە حکومڕانێکی زۆر خراپ بووە و نمونەیەکی زۆر خراپ بوو لە حکومڕانی لە دروستکردنی خەیرانی ئابووری لە بژێوی خەڵک لە حکومڕانێکی زۆر باش کە بتوان وڵاتان پشتگیریمان بکەن چاومان لێ بکەن و بە پێی قسەی هەموو وڵاتان و چاودێران ئێمە یەکێک لە جۆرە خراپترین حکومڕانیمان لە هەرێمی کوردستان پیادە کردو لەم 4 ساڵانەی خێرا بۆی خەڵکی هەرێمی کوردستان شایستەی ئەوەن کە لە هەڵبژاردنێکی بێگردا دەنگ بە هێزێک بدەن کە جۆری حکومڕانی لە هەرێمی کوردستان بۆ حکومڕانێکی باش بەرن و بتوان ئاستی بژێوی ژیانی خەڵک و ئایندەی هەرێمی کوردستان گەشە پێ بدەن بەڵێ بەڵام ئەوەی کە بەرزوت تا ئێستا بوونم نەوادەی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بە تەواوەتی یەکلا نەکراوەتەوە ئەنجومەنی پارێزگەکان و سەرۆکاتی هەرێمیش ئەوەی کە یەکلا کراوە هەڵبژاردننی پەرلەمانی عێراق ڕۆژەکەی دیاری کراوە ئەم هەڵبژاردنە بەتەنە دەتوانێت گۆڕانکاری دروست بکات گەر هەڵبژاردنەکانی تریش ینی فشار دروست نەکرێ بۆی ئەنجام بدرێن لە ڕاستی ئەم هەڵبژاردنە هەندێک گۆڕانکاری لە بەڵەنسی هێزی کوردی لە بەغدا دروستەکە چونکە ئەو ناوچانەی کە ناوچەی جێناوکۆکن ئێستا حکوومەتی عراقی باڵا دەستەتیە و ئەو جۆرە هەڵسو کەوتە ئازادەی کە ئەم هێزانە لە ناوچانەیان کرد لە سنووقی دەنگدان لە دەنگ کۆکردنەوە لە دەنگ بڵێن هەموو جۆرە ئەو جۆرانەی کە دەسەڵاتیانە بۆ کردویانە ڕەنگ بێ ئەمە بەڵانسی هێز بگۆڕێ بۆ ئەو هێزانە لەو ناوچانە و خەڵکی ئەو ناوچانە زەرمەندی دەستی ئەم دوو حزبان لە چەند ساڵی ڕابردوو هەتا ئێستا و دواتنی قۆناغی کە زەرمەند بوون 16 ئۆکتۆبەر بوو کە ئەم ناوچانە درانەوە دەست هێزی عراقی و لەبەر دۆخی خراپاشی و ئەمە هۆکارێکە لەوەی کە یەکی دوو پارتی نەتوان لە ناوچانە دەنگی خوان بێنەوە کە پێشتر هێنیانە چونکە مەجای تەزویریان کەمە بێتەوە و بەشێکی دوی ڕای خەڵک گۆڕانکاری بەسەر هاتووە لەو ناوچانە کە یەکی دوو پارتی ناتوانێت بپارێزن و ئەو ساڵانەی کە ئەم ناوچانە لەژێر دەستا بۆ تەنها بۆ بەرژەوەندی خۆیان بەکارهێنەوە کاری حزبیان زیاتر تیا کردو لەوەی بەرژەوەندی خەڵکو و تەنانەت قەومیات و ئەوانەی تریش کە لەو ناوچانە ژیان ناتوان سەرنجیان ڕابکێشن کە لە هەرێمی کوردستانە بن بۆیە پێم وایە ئەمش گۆڕانکاری دروستەکە و ئەم هەڵبژاردنە بەڵەنسی هێزەکان دەرەخا بۆ ئایندەی هەڵبژاردننی هەرێمی کوردستان بۆیە ئەم هەڵبژاردنە گرنگی ئەوە هەیە چونکە ئێمە لە دوای 16 ئۆکتۆبەرەوە ئێستا ڕای خەڵک لەسەر ئەم دوو حزبە کە حکومڕان بوون لە هەرێمی کوردستانە کە ئێستا دەرکەوتووە ساڵ 51 خەڵکی هەرێمی کوردستانیان لەدەستداوە و خەڵکیان تووشی ئەزمێکی ئابووری قوڵ کردووە ڕای خەڵک تەحدید دەکات لەم هەڵبژاردنە و ئەمە کاریگەی لەسەر ئایندەی دەسەڵات دەنگی و حزبانش بێ لە هەڵبژاردننی سپاس دەکەم کاک محەممەد جەنابیشت بەخێر بێ قەیرانەکان لە هەرێمی کوردستان زۆرن و قوڵن بە بۆچوونیەوە کام لە چ جۆرە هەڵبژاردنێک دەتوانێت ئەم قەیرانانەی کە هەرێمی کوردستان تێدایەت تێبپەڕێنرێت منای خۆی گەورە و مهرەبان زۆر سپاس بە حتمی هەرێمی کوردستان دوای ئەو ئەزمون و چەندین ساڵەی کە گوزەری کردووە تەجروبەکان تەجروبەی زۆر دڵخۆشکردنین نەک زۆر دڵخۆشکردنین بەڵکو تەجروبەکان ئەم بەرهەمەی لێ هاتووە کە ئێستا هەمومان بینینەوە ئاڕەزایەتێکی زۆر نەبوونی موچە قەیرانی دارایی کێشەی کەڵەکە بوو کێشەمان لەگەڵ بەغا لەگەڵ وڵاتانی ئیقلیمی و سیستەمێکی ناتەندروست بەرهەم هاتووە لە هەرێمی کوردستانە کە دەرەنجامی ئەم بارودۆخە بۆ ئەم چەندین ساڵی حکومڕانیە بۆ کە لە هەرێمی کوردستان بەداخەوە ئەو ممارەسە سیاسی هەڵە بووە کە لە هەرێمی کوردستانە ئەنجام درا و ئەم دەرەنجامی لێ کەوتوتەوە
بۆیە ئەبوو زووتر دەست ببرای بە کۆمەڵێک بابەت و کۆمەڵێک چاکسازی و گۆڕینی کۆمەڵێک چ دەموچاوەکان و کۆی سیستەمەکەش بە گشتی چونکە سلماندی ئەمێکی ئێستا بەرهەم هاتووە ئەمە دەرەنجامەکە ئێستا ئێمە لەگەڵ مامەڵەکەینی ئەژین ئەم دەرەنجامە پێمانەڵێت کە ئەم جۆرە لە سیاست و حکومڕانی و دەسەڵاتدارێتی لە ڕابردووە باش نەبووە سەرکەوتونە بۆیە ئەم دەرەنجامە خراپەی لێ بەرهەم هاتووە بۆیە ئەبوو زووتر بەڕاستی دەست ببرا بۆ ئەوەی کە کۆمەڵێک جونگەی ئەساسی لە شێوازی سیاستکردن و حکومڕانی لە هەرێمی کوردستانە دەستکاری بکرای بەڵام نەکراوە ئەخیر بووە ئەمەش دیارە هۆکارێکی زۆری هەیە لەوەی دەرفەت نەبێ ئێستا ئێمە تەوەری باسەکەی ئێمە نەبێ باسی بکەین بە تایبەتی تر ئەتوانم بڵم ئەو نقطە وەرچەرخانەی کە هات لە هەرێمی کوردستان لە دوای 16 ئۆکتۆبرەوە پێویستی بەوە بوو کە ئێمە زۆر بە خێرایی پێداچوونەوەی بکەین لایانی کەم ئەم سیستەمی حکومڕانیە دەستکاریەکی بکەین هەوڵ بدەین کە قۆناغێکی نوێ لە دوای 16 ئۆکتۆبرەوە بکەین ئەمەش بەڕاستی بەداخەوە نەکرا دەستی بۆ نەبرا ئێستا ئێمە ئەوەی کەماوەتەوە لە بەردەستمانە کە تەنها هۆکارێک بێ وەسیلەیەکی مەدەنیانەی سەردەمیانەی تەندروست بێ بۆ ئەوەی تەعامل لەگەڵ گۆڕینی ئەم جۆرە لە سیستەمی ناتەندروستە بکەین لە هەرێمی کوردستانە سندوقەکانی دەنگدان و هەڵبژاردنە ئەمەش بەڕاستی بە ئاقارێکی ناتەبیعیانە بردووە و هەوڵ ئەدرێ بە شێوازی مامەڵی لەگەڵا بکرێت کە شێوازێکی ناشرینە شێوازێکە ئەوەی کە سیمایە بۆ دەوڵەت و بۆ حکومڕانی و ئەوەی تەنها شتێک بێ کەما بێتەوە بە هەرێمی کوردستان و یەک تۆز بڵێ من منافسەی لایانی کەم حکوومەتی فیدرالیتیایە کەم ئەوش ئەنجامدانی هەڵبژاردنەکانە لە کاتی خۆیە ئەمەش نەکرا وەکو نەکرا تا ئێستا ئافاقێکیش دیار نییە بۆیە من پێم وایە بەڕاستی تەنها چارەسەرێک لەم مەرحەلەیە کە ناڵم چارەسەری ڕەگ و ڕیشەیە چونکە قەیرانەکانی هەرێمی کوردستان زۆر لەوە قوڵترە کە ئێمە بتوانین بە ئینتیخاباتێک و بە سندوقێکی دەنگدانێک سەرەوەیە کە ئایا هەموو جۆر هەڵبژاردنێک دەتوانێت چارەسەرێکی مامناوەند بێ بۆ ئەو قەیرانی یاخود چ جۆرە هەڵبژاردنێک بە یاریکراوی دەکرێتە سەرەتایەک بۆ گۆڕانکاری لە ئایندە ئاخر ئەمە خۆی نقطە جەوهەریەکەیە لە هەموو حاڵەتێکە ئەنجامدانی هەڵبژاردن هەر کارێکی باشە بەڵام چ جۆرە هەڵبژاردنێک ئەمە قسە جەوهەریەکەیە کە ئێستا خلاف و با بڵێن کێشمەکێشم و مناقەشاتی جدی لەسرە ئەگەر هەڵبژاردن بەو شێواز و بەو ئالیەتەوە بەو سیستەمەی کە لە ڕابردووە کراوە کە کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان و پارتە سیاسیەکان پێمانەڵێن دەرەنجامی هەڵەمان بەدەستەوەیە ئەتوانین بڵین هەڵبژاردنەکان ڕنگدانەوەی واقعی ڕاستەقینەی هەرێمی کوردستان نین وەکو پێویست چ بەو تەزویر و گەندەڵی کە لە کاتی هەڵبژاردن ناکرێ چ بەو ئالیەتی کە لە هەڵبژاردنە بەکارهێنرێ چ ئەو ممارەساتی کە لەلایەن هەردوو حیزبی دەسەڵاتدارەوە لە هەرێمی کوردستانە وا کراوە بۆ کڕینی دەنگ و بۆ بە هەڕەشە و بە برسێتیکردن و بە پار و بە هەموو جۆرەکانی تر کە ممارەسە کراوە دەرەنجامێکی وەکو پێویستمان نادا بەدەستەوە بەڵام لە هەموو حاڵەتەکانە هەڵبژاردن هەر یعنی بەدیلی هەڵبژاردنمان نییە ناکرێت ئەوەشی کە ئەکرێ بەڕاستی درێژەدان و نەکردنی هەڵبژاردن و درێژەدان بەم ڕاوتی کارکردە ئەمە خۆی بۆ خۆی ترسانە لە هەڵبژاردن و ترسانە لە ئەوەی کە ئەگەری گۆڕانکاریکی نوێ لە هەرێمی کوردستانە بێتە پێشەوە چونکە بەڕاستی ئەوەی کە لە واقع و لە شەقامە ئێمە ئەیبینین و بەرجەستە ئەکەین خەڵک تا ئەندازێکی زۆر بێزارە ئایا ئەمە ڕەنگەداتەوە لەگەڵ لەسەر واقعی هەڵبژاردن ئەوە وەکو مامۆساژ ئاماژەی پێدا ئەمێنێتەوە بەڕاستی بۆ ویژدان و بۆ سەلیقە و بۆ تێگەشتن و وعی و هوشیاری کۆمەڵگەی کوردستانی کە چۆن جارێکی تر هەوڵەدا گۆڕانکاری دروستکات ئەمە تەوەرێکی تر لەسەر میکانیەت و ئالیەتی هەڵبژاردن ماوەتەوە چی یاساکەی چ ئەو جۆرە هەڵبژاردنەی کە ئەکرێت لە هەرێمی کوردستانە ئەگەر بەم شێوازەی ئێستا بێ بە بۆچوونی من و ئەم هەموو ناوی مرد و دووبارە و شێوازەی تیابێ لە حەقیقەتە هەر نەتیجەیەکی دروستی واقعی هەرێمی کوردستانمان پێ نایە بۆیە گرنگە مادام هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان دواکەوتۆ ئەگەرەکان باز لەوە ئەکەن لە مانگی نۆ ئەوانە ئەنجام بدرێ پێویستە ئەم چەند مانگەی لەبەردەستمانە هەموو پارتەکان فشارکەن بە تایبەتی ئەو پارتانی کە ئەیانێت چاکسازی بکەن لە هەرێمی کوردستانە فشار بکەن بەڕاستی تاوەکو هەڵبژاردنێکی لایانی کەم تۆزێک معقول بەپێی پێوەرستان دەرە نێودەوڵەتەکان ئەنجام بدەین چونکە من نەزانم ناگەینە هەڵبژاردنە عایرە 24 کە لە دنیای ئەکرێ بەس لایانی کەم تۆزێک معقول بێ لەگەڵ واقعی و بەرجەستەکردنی واقعی دەنگدەری کوردی بێ تۆزێ بگەینەوە ئاستە ئەوش لە پاکردنەوەی تۆماری دەنگدەرانە و ئەو ئالیەتانی کە پێویستە بۆ ئەنجامدانی هەڵبژاردنێکی بێگرد و تەندروست ئەگەر ئەمە ئەنجام بدەین من پێم وایە بۆ ئەم مەرحەلەیەکی ئێستا هەرێمی کوردستانی تایە چارەسەرێکی گونجاوە تاوەکو ئێمە بتوانین تەغییری ئەم واقع بکەین کە ئێستا لە بەدەستمانایە. بەڵێ سوپاس دەکەم. کاک دڵشاد سەبارەت بۆی کە پێشتر بەڕێزت ئەگەر هەڵبژاردننی ئێستا هەڵبژاردننی پەرلەمانی عێراق پێش هەڵبژاردنەکانی کوردستان دیاریکرا و بەڕێوەچێ بۆچی کاریگەری لەسەر هەڵبژاردننی داهاتوو دەبێت کە بەڕێزت ئەمە ڕنگدانەوەی لەسەر هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دەبێت ئەو کاریگەریە بە ئارەسەی باشکردنی ژیانی خەڵک و گۆڕانکاری لە هەرێمی کوردستان بە بۆچوونیە لە ڕاستی ئەو گۆڕانکاریە کە چاوەڕوان ئەکرێ بکرێت لەم هەڵبژاردنە بۆ عێراق سزادانی ئەو هێزە دەسەڵاتانە لایەن خەڵکەوە
ئێمە بە چاوەڕێ ئەمە بکەین. بەس ڕەنگە 26 ساڵە ئەگەر سزانە درابن ئێستا سزا درێن جۆرێک خەڵک تەنها دەسەڵاتی لە سزادانی گۆڕینی ئەم سیستەمی حکومڕانیە ئەم ئالەتی ئێستا بەدەست ئالەتی هەڵبژاردن و ئالێتی گۆڕانی هێزەکانە و هەڵبژاردننی عراق لە دوای نەکسەی 16 ئۆکتۆبەر ئەکرێ لە دوای ئەوەی کە هەرێمی کوردستان لەم ئەزمە قورسایە لە دوای ئەوەی کە حکومڕانی تەنها وەک قاوغێک ماوەتەوە جۆری حکومڕانی و ئەنجومەنی وەزیران و وەزارەت و نیوی وەزارەتەکان هەر ئستقالیان کردو یعنی ئەم جۆرەش پەرلەمانیش ئەبینین وەزعی چۆنە بۆ لە دوای ئەم حاڵەت ئەم هەڵبژاردن ناکرێت و ئەم هەڵبژاردنە کە تەوازنی هێز ئەڵێم ئەگۆڕێ لە هەرێمی کوردستان شەوێ بیگۆڕێ بۆچی یەکەم هەڵبژاردنە کۆمیسیۆنی عێراق سەرپەرشتیەکە ڕاستە کۆمیسیۆنی عێراق لە داهاتوو هاوکاری یەکێتی و پارتی بۆ تەزویر ئێستا پێچێک کەمتر بێ بە هۆکاری ئەوەی کە ئێستا حکوومەتی ئێستا عێراقیە هێزی عێراقانی ئێستا لە سزادانی یەکێتی و پارتیە لە سزادانی هەرێمی کوردستان بەهۆی یەکێتی و پارتیەوە ئەم جارە ڕەنگی ئەوان بۆ نەکەن و جۆرێک لەوە دووەلی ئەقلیمی کە بەشدار بۆ لە کۆمەڵە لە پرسی تەزویرکردن بۆ لایەنی هێزێک بۆ هێزێکیتی ڕەنگە ئەم کەمتر ڕووباتەوە سێهام یەکێتی و پارتی لەگەڵ بەغدا لەگەڵ هەموو شتێک کۆک بوون لەگەڵ دەسەڵاتدارانی بەغال تەنانەت لە تەزویریش کۆک بوون تەنانەت لە کۆمیسیۆنە کۆک بوون لە هەموو شتێکە متتەفیق بوون پێچی ئەم جارە ئەو ئیتیفاقی لە ناو کۆمیسیۆنان نەبێ کە جاران بە پشکدا بەشیانە کرد و بەشی ئەمانی تیا بوو ڕەنگە ئەم جارە لایەنە سیاسی عێراقان ڕێگەنەدەن ئەم پشک و پشکاریە بۆ هەرێمی کوردستان بۆم حزب دەسەڵاتداران لە هەرێمی کوردستان بڕواتە سەر ئەوە بەشێکێتی یعنی تەزویرەکە کەمترە بێتەوە ئەو ئالێتەی کە کۆمیسیۆنی عێراق پێ بکە ئەو ئالێتە جیهازە زیرەکەی کە ئێوێ بەکاری بێنێ ڕەنگ بێ ئەوش هۆکارێک بێ بۆی کە تەزویر کەمتر بکرێتەوە بەڵام کێشەی هەرێمی کوردستان ئێستا لە چاو پارێزگەکانی تری عێراق کەمی بایۆمەتریە کەمی بەشداری خەڵکە لە بابەتی بەتابەتی لەو ناوچانەی کە ناوچەی سلێمانی و هەولێر کە کەمی خەڵکێک چووە بۆ بایۆمەتری کە ئەمە ئەگەر کۆمیسیۆن نسبەتی بۆ نمونە لە ئاستی عێراق گشتیە لە 160 بایۆمەتری کە ڕەنگ بێ عێراق بڕیار بدە بە بایۆمەتری ئینتیخاب بکرێ بەڵام ئەگەر لە هەموو عێراق نسبەتەکە نەگەشتەوە بێگومان ڕەنگە هەروەکو جاران بە بتاقی تەمینەوە بە بتاقە کۆنەکە بکرێ ئینتیخابات ئەمە هۆکارێکە بۆی کە لە ناوچە جێناکۆکەکان بۆ یەکێتی و پارتی فرسەتی تەزویر کەم بۆتەوە ڕنگ بگاتە نزیکی ینی زۆر کەم باشە بەڵام بە شێوێ ڕنگدانەوەی لەسەر کوردستان دەبێت کە مەسەر هەڵبژاردننی پەرلەمانی عێراق خۆ بۆ عێراقایی بۆ حکومڕانێتی هەرێم لە ڕێژەی دەنگدان و ڕێژەی دەنگدان و متمانەی ئەم هێزان ناو خەڵکە بۆ ئێمە ڕوو نەبێتەوە ئەمە ئەساسێکە بۆ پەرلەمانی کوردستان ئێمە ئەگەر بێت و بۆ نمونە هەرێمی کوردستان جیاب بکەین و دەنگەکانی کۆ بکەین ئەو کاتە ئەزانین ئەم هێزانەی ئۆپۆزیسیۆن لەگەڵ ئەو هێزانەی لە حکومان چەند دەنگیان جیاوازی کردو ئەمە کاریگەری نەفسی لەسەر دەنگدەرە بێ و کاری و هیوایەکەدا بە خەڵک کە ئەم گۆڕانکاریە کە کراوە لە بەغدا لە ئاستی ئەم هێزانە هیوایەکەدا بە خەڵک بۆی لەم گۆڕانکاری بەردەوام بێت لە ئینتخابی هەرێمی کوردستان و ئەنجومەنی پارێزگاکانیش ئەمە بەرزتر بێتەوە بۆ ئەوی گۆڕانکاریەک لە حکومڕانی لە هەرێمی کوردستان بکە بەڵام من ناڵم 100% ئەمەی عێراقیش پاک و بێگەر دەبێ بەڵام نسبەتەکەی کەمتر ئەبێ لەوەی کە لێرە بکرێت بۆ ئالێتانی کە ئێستا دەستیان تێداوە و ئێمە ناژدان لە ئایندا چ شتێک ڕوئەدا چکە جۆرە هاتەوە ئێمە ئەگەر بزانین لە هەڵبژاردننی پێشوو لایەنی ئەقلیمی بۆ هێزێک بە سێ قۆناغ تەزویری بۆ کرد تەنانەت بتاقی تەمینی بتاقی دەنگدان تەزویر کرد بۆ هێزێکی کوردی بەڵە بۆ هێزێکی کوردی و توانی تەوازنی هێز لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی بگۆڕێ و تەوازنی هێز بۆ پەرلەمانی عێراقیش بگۆڕێ و ئەمە کردوێتی ئەم جارە ئەمە ئەکاتەوە بۆی جارێکی کە ئەو هێزانە ئێستا حاڵیان ئاوایە لە بەغدا ئەمەیان بۆ بکرێتەوە من بڕوا ناکەم ئەم جارە بتوان ئەمەیان بۆ بکرێتەوە بۆیە ئەم گۆڕانکاریەکە هەم بۆ خەڵکی وایەکەدا بە خەڵک بۆ گۆڕانکاری وەم بۆ هێزە سیاسی بەڵام ئەگەر بۆ گۆڕانکاریە گەورەکە کوردستان باش مەسەرەن زەرور نییە کە زوو کار لەسەرەوە بکرێ ڕۆژی هەڵبژاردن دیاری بکرێ هەڵبژاردنێکی پاک بەڕێوە بچێت لە سەراسی کوردستانە لە ڕاستی ئەوە لە هەرێمی کوردستان یەکێ لە کێشەکانی هەرێمی کوردستان ئەوەیە هیچ ئینتیخابی لە کاتی خۆیان نەکراوە هەموو جارە درێژکرا ساڵی 92 تا ئێستا تا ئێستا هیچ ئینتیخابی لە کاتی خۆیان نەکراوە 92 ئەوە هەر زۆر درێژکرایەوە لە هەموو ساڵەکان درێژکراوەوە ئاخر جارش ئەم جارە درێژکراوە یعنی هیچ ئینتیخابێک لە هەرێمی کوردستان بۆ پەرلەمانی کوردستان لە کاتی خۆیان نەکراوە هەمی درێژکراوەتەوە بۆ مەبەستێکی دەسەڵات و حزبی و درێژەی پێدراوە بە ئیتفاقیەتی پارتیەکەتی هەمی درێژکراوەتەوە و ئەم جارش کە درێژکراوەتەوە ئەوە لە کاتی خۆیان بکرایە چونکە ئەوە تا عێراق بۆ حاڵەوە ئەیبینی تازە لە شەڕی داعش نەجاتی بووە هێشتا زۆربەی ناوچەکان کە داعشی تیا بۆ ئاوادان نەکراوەتەوە ئەو بڕیاری داوە لە تەوقیتی خۆی ئینتیخاب بکە پەلەکە لە هەموو حاڵەتە ئەمنیەکان کە لە عێراق بۆ کە کوردستان مستەقر بووە بەڵام عێراق لە کاتی خۆی ئینتیخابی کردووە چونکە پرۆسەی دیموکراسی یەکێک لە پرۆسەکانی دیموکراسی بۆ بەردەوامبوونی دەیمومی دیموکراسی ئینتیخاباتەکە عێراق بە بەردەوام ئیشی لەسەرەکە بۆیە ئەوە مشکلەکەی ئێمەیە کە
هەڵبژاردن هیچ کاتە لە کاتی خۆی نەکرا ئەوە لە کاتی خۆیان بکرایە بەڵام ئێستا و فرسەتی بەدەستەوەی پاکردنەوەی دەنگدەران چکە گومانێکی زۆری لەسرە تەنانەت یەکێتی پارتی خۆشە گومانیان لەسرە ئەو قائمەی کە ئێستا بەغدا لە کۆمیسیۆن پێشکەش کرد جیازە لەو قائمەی لە هەرێمی کوردستان هەیە و ئەو بایۆمەتری کە ئەکرێ بۆ بەغدا ئەخوا بایۆمەتریە بەکاردێ بۆ هەرێمی کوردستان بۆ کۆمیسیۆنی هەرێمی کوردستان ئیسفادە لەو ئالەت و تەکنۆلۆژیاناکە کە لە عێراق بەکاردێ ئەبێ هەموو ئەمانە فشار بکرێ بۆی بەمانەتە بکرێت. سپاس دەکەم کاک محەممەد پێشتر بەڕێزوتت هێزە دەسەڵاتدارەکان لە هەڵبژاردن دەترسێن لە گۆڕانکاری هۆکاری ئەو شەکەم دوێزێت تاکوێستا بوونە بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان سەرۆکایەتی هەرێم ئەنجومەنی پارێزگاکان ڕۆژێکی یەکلاکەرەوە دیاری نەکراوە چەندە باز دەکرێت لە تاوەکو مانگینەوە ڕەنگە هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان و سەرۆکایەتی هەرێم ئەنجومەنی پارێزگاکانیش بەڕێوە بچن. حتمما ئەمەیەکێکە لە خاڵە سەرەکیەکان چونکە ئەگەر ترس نەبێت لە مەسەلەی گۆڕینی تەوازنی هێز لە هەرێمی کوردستانە ئەبێ هۆکار چی بێ بۆ ئەوەی کە ئەم عیبە گەورەیە بەردەوام بەسەر ئەزمموی هەرێمی کوردستانە ئەهێنرێ کە بەسیترین شتی مافی هاوڵاتی بریتە لەوەی کە 4 ساڵ جارە توێتە سەر سندوقی دەنگدان و نوێنەکەی خۆی هەڵبژێرێ. ئەم هاوڵاتی دەنگی داوە بەم پەرلەمانتارە بۆ ماوەی 4 ساڵ دەنگی نەداوە بۆ ماوەی 4 ساڵ و 1 ڕۆژ. بەڵام کاتێک کە تۆ دەی بەدەر لە ئیرادەی هاوڵاتی کە ئەو متمانە و بەڵێنەی لە بینی هاوڵاتی و پەرلەمانتارێکە با بڵێن مۆری کردو لە ڕێگەی سندوقی دەنگدانەوە تۆ بەویستی خۆت و ناو قاعی پەرلەمانە بە هۆکاری جیاواز ڕۆژێک کۆمیسیۆن حاضر نییە و ڕۆژێ بودجەمان پێدابین نەکرا و ڕۆژە هەلومەرجەکە گونجاو نیە و کە ئەگەر بگەڕێ بە دوای ئەوەی کە هۆکار بدۆزیتەوە بۆ دواخستنی هەر پرۆسەیەک ئەتوانیت دەیان بدۆزیتەوە بەم هۆکارانە بەسیترین مافی سەرەتایی هاوڵاتی دو ئاخرێت. دوو بەڕاستی وەکو سەرەتایی ترین پرۆسەی دیموکراسی لە دنیادا مەسەلەی هەڵبژاردنە. ڕاستە پرۆسەکە کۆمەڵێک مەراحیلە بەس یەکێک لە مەرحەلەکانی مەسەلەی هەڵبژاردن و بە تایبەتی ئەنجامدانی هەڵبژاردنە لە کاتی خۆیە. بۆیە ئێمە بەڕاستی ئەزمونێکی ناشرینمان هەیە لەگەڵ مەسەلەی هەڵبژاردنە لە هەرێمی کوردستان چ تەوقیتەکەی چ جۆری پرۆسە و ئالیەتەکەی لە هەرێمی کوردستان. ئەمە یەکێکە لەو زەوتکردنی مافی هەوڵاتێکە لە هەرێمی کوردستانە هەیە. دوو دائیمەن ئەم حیزبە دەسەڵاتدارانە هەوڵ ئەدەن بگەڕن بۆ تەوقیت و کاتێک کە گونجاو بێ بۆ هەڵبژاردن بۆ ئەوان. هەر کاتێک بەدیان کرد تەوقیتەکە بۆ ئەوان بە هەر هۆکارێک لە هۆکارەکان گونجاو نییە ناتوانن بگەنە ئامانجی خۆیان و ئەو دەنگەی کە پێویستە بۆ ئەیان بەدەستی بێنن ئەگەڕێن بۆ ئەوەی ئالیەت دوا بکەنەوە. بۆیە بەڕاستی یعنی هیچ مبەڕیرێ نەبوو کە لە مانگی 11 ساڵی ڕابردووە انتخابات نەکرێت کۆمەڵێک هۆکاریان بۆ دۆزیەوە. ئێستا چێ وتێتی کاکە ینی بۆ لە مانگی 3 ئەنجام نەدرا بۆ لە مانگی 4 ئەنجام نەدا ئێستا سەقفەکەی معلوم نیە ئەڵێ هەر هەوڵ ئەڵێ هەر ئەنجامی ئەدەین. بەڵام ئەوەی کە جێی دڵخۆشیە بەڕاستی ئێمە دایمەن فشاری نێودەوڵەتی و فشاری هێزەکانی دەرەوە زۆر کات ئەمریکی واقع بەسەر ئێمە بەڵێ ئەو فشارە هەیە و ئەمریکا و وڵاتانی ئەوروپی زۆر تەکیدیان لەسەر ئەوە کردوێتەوە کە دەبێت لە ساڵی 2010 انتخاباتی پەرلەمانی هەرێمی کوردستان ئەنجام بدرێت و ئەو مدەت و با بڵێن ئەو تەوقیتەی کە درا بەم کابینەیە کە بەردەوام بن لە کارەکانیانە با بڵێن مقەیەدە بە مەرجێک مەرجەکە بریتە لە ئەنجامدانی هەڵبژاردن لە ساڵی 2010 و هەموو هێزەکان بەیەکەوە ئامادەسازی بکەن لە ساڵی 2010 انتخابات ئەنجام درێ. ئەمە تەنها خاڵێکە کەوە کۆڵێ تۆزە دڵمان پێی خۆشە بۆی کە انتخابات لەم ساڵە ئەنجام بدرێ و ئەو فشارێکە لە سەریانە. بەڵام ئایا لەم چەند مانگەی کە لەبەردەممانایەوە و انتخاباتی بەغا بەڕاستی هەڵبژاردننی بەغا جۆرێک لە یەکلاکەرەوە و کاڕشاد ئاماژەی پێدا یەکلاکەرەوە زۆر گرنگە بۆ هەموو هێزەکان گرنگە مەسەلە. بۆیە هەندێک هێزی سیاسی لە هەرێمی کوردستانە زۆر هەوڵیاندا لە پێش 12 انتخابات بکەن. بۆچی؟ لەبەرەوەی ترسیان لە 12 هەیە. ئەو ئەحداسانەی لە ڕابردووە ڕووی داوە لە 16 ئۆکتۆبەر و پێش 16 ئۆکتۆبەریش و ئەم ئەزمونە و ئەم وەزعی کە ئێستا هەرێمی کوردستان پێوە ئەناڵێنێ دەرئەنجام و بەرهەمی ئەوانە ئەترسن لەوەی کە خەڵکی هەرێمی کوردستان لە 12 سزایان بدا. بۆیە ئەگەر بێت و سزایان بدا لە 12 ئەمە دەبێتە وەکوڵێ پێشەچیەک و پێشینەیەکی خراپ بە نیسبەتی دەنگدەرانی ئەوانەوە بۆ انتخاباتەکانی هەرێمی کوردستان. بۆیە تەکیدیانە کردەوە هەندێک لایانی سیاسی کە لە پێش ئەم تۆقیتە هەر چۆنێک بێ انتخاباتەکە بکەن. بۆیە من ئومێد دەکەم یعنی انتخاباتی 12 کە لە بەردەمی ئێمە بۆ بەغا هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەڕاستی بە وشیارانە بە واعیانە و ئەوە ساردیان نکاتەوە کە زۆر کات لێرە و لەوێ با بڵێن تعبیە بۆ ئەوە ئەکرێت کە کاکە هەڵبژاردن مانای نییە و سوودی نییە و یعنی ئەمە بۆچی بۆ بانگشی دەستەڵاتە بەڵێ ئەمە بە جۆرێک لە جۆرەکان سارکردنەوەی خەڵکە و بێ ئومێدکردنیانە لە مەسەلەی گۆڕانکاری و ئەوانە چونکە ئێمە بەدیلی ترمان لە بەردەستانە یا دەبێ بڕۆینە سەر جادەکان و شەڕ بکەین و خوێنی یەکتری بڕێژین یا دەبێ بڕۆین لە ڕێگەی پرۆسەیەکی مەدەنی و انتخاباتی ژێشێ لە پرۆسەکانی مەدەنیەوە ئەم پرۆسەی ئەنجام بدەین. سوپاسان دەکەم بەڵێ بینەرانی بەڕێز ناوەبڕێکی کورت و دەگەڕێنەوە وڵاتان لەگەڵمان بمێنەوە.
تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. کۆمپانیای دنیا دیکۆر. کۆمپانیای دنیا دیکۆر ئامادەیە بۆ دانانی دیکۆراتی ماڵ و شوێنە گشتی و حکومیەکان. کۆمپانیای دنیا دیکۆر هەڵدەستێت بە دروستکردن و دانانی کەوانتەر و ژووری نووسن و ئۆفیسی گەشت و گوزار و جبسم بۆردی مەغریبی و کاغەزی دیواری ئیتاڵی و تەخت. گروپی کۆمپانیەکانی نوێکار بۆ جوانکاری بیناسازی. گروپی کۆمپانیەکانی نوێکار لە وەرزێکی نوێی کارکردنیدا هەڵدەستێت بە داشکاندنێکی بەرچاو بۆ سەرجەم مەوادی جوانکاری بیناسازی و پێداویستیەکانی. هەمیشە تۆکمەی و جوانی و خێرایی لە پێشینەی کارەکانیەتی وە سەرجەم کارەکانی کۆمپانیای نوێکار زەمانی 10 ساڵی لەگەڵدایە. لە سەرجەم پارێزگاکانی هەرێم کار دەکەین و گواستنەوە و بەستن بێ بەرامبەرە. لە ئەزمموی کارەکانمان هەمیشە تۆکمەی و جوانیمان دڵنیاکەرەوە بۆ کڕیارانمان. ناونیشان کەلار شەقامی سەرەکی لیوا بازار بەرامبەر مزگەوتی تەقوا. گروپی کۆمپانیەکانی نوێکار. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. جارێکی تر سڵاوتان لەبێت بەڕێزان. کاک دڵشاد بگەرەمەوە لای بەڕێزت، پێ دوای ئێستا هەوڵێکی جددی هەیە بۆی کە هەڵبژاردنەکانی داهاتووی هەرێم هەڵبژاردنێک بن کە پاک و بێگەرد بن. ئەم هەوڵە هەیە یاخود ئەرکی لایەنەکانی دەرەوەی دەسەڵات چییە بۆ ئەم هەڵبژاردنێکی پاک و بێگەرد بن؟ هەوڵەکان بۆ ماوەسە دەستی پێ کردووە؟ لە ڕاستیە ئەوەی من بیستومە کۆمیسیۆن بەڵێنی داوە هەوڵەکانی دەست پێ بکە بە تایبەتی لە پاککردنەوەی بڵێن لیستی دەنگدەران و هەوڵێک هەیە کە ئەوەی لە کۆمیسیۆن ئێستا بەتەمان هەوڵێکەکەن ئەم هەوڵە بەردەوام بکەن تا کاتی هەڵبژاردن و ئەو کەسانەی بڵێن کەلایەنەکانی ئۆپۆزیسیۆنن یا لە دەرەوەی دەسەڵاتن ئەوانەی کە لەناو کۆمیسیۆنان ئەمانە هەوڵی جدی ئەدەن، چونکە ئەگەر بێت و ئێمە ئەو ئەحسانی کە باسەکرێ لە ناوی زیادە لە لیستەکە ڕاستی بەشێکی کارەساتە و لە ڕاستیە بەتایبەت یەکێتی پارتی ئیسفادەی لە ئاوارەکان کردووە لە تەجەنوس جنسیە دروستکردن بۆ کۆمەڵی ئاوارە کردو لە هەردوو سنوورەکە کراوە و لە سنوورەکانی نێوان هەرێمی کوردستان و تورکیا و لەگەڵ ئاوارەکانی سووریا هەموو ئەمانە کراوە. یەکێتیش بەشی خۆی سوودی لێ بێگومان ئەمیش ڕەنگ بێ لە حدود سنوورەکانی نێوان ئێمە و ئێرانە لە جارانی پێش و کراوە ئەمانە. ئەمە بەشێکێتی ئەبێ ئەمە پاکرێتەوە و بۆی هەڵبژاردنێکی بێگەر بگرێ. ئەگینا ئەم جارە لە جاران زیاتر ئەوروپیەکان و ئەمریکیەکان چاودێرێکی ورترە بن لەسەر هەڵبژاردن، چونکە هەرێمی کوردستان ئێستا ئەو قۆناغی پێش 16 ئۆکتۆبەر نییە و هەرێمی کوردستان ئێستا لە بەردەم ئەوایە کە لەگەڵ عێراقا ڕێبکەوێ و شتێک نەماوە بە ناوی قسەکردن لەسەر پرسیینەتەوەی بۆ دەوڵەت بوون و ئەم شیعارەی کە بە بەردەوام دەرخواردی خەڵکیانە دەنەوە کە ئەمانە ئەیانوێت دەوڵەت دروستکەن و ئەمانە هەمنیەتی ئارما هەیە بەڵام ناکە. بەڵام ئێستا قۆناغەکە گۆڕانی بەسەر هاتووە. هەموو ئەم گۆڕانکاریانە دەورە بینێ لەسەر ئەوەی کە فشارەکە زۆرتر بێ لەسەریان بۆ ئەوەی تا ئەو کاتی هەڵبژارد نەکرێ دەنگدەران لیستی دەنگدەران پاک بکرێتەوە. پێ دوای ئەم فشارانە کاریگەریانە بۆ نون هێزەکانی دەرەوەی دەسەڵات ئەوەی کاک محەممەد باسی کرد فشاری نێودەوڵەتی بارەسەی هەڵبژاردنێکی پاک و بێگەرد بێگومان کاریگەری ئەبێ ئەمە مجموعی خێرمان لە ئەرکەکانی خۆیان جێبەجێ کرد لایەنەکانی بۆ نمونە دەرەوەی دەسەڵات بۆ بەڕێوەبردننی هەڵبژاردنێکی پاک. بە پێی منەوەی ئاگادارم زۆربەی لایەنەکان داوای ئەمەیان کردەوە کاریان کار لەسەر ئەماکەن و هەرداوە بەس یاخود دەبێ هەنگاوی من لە کارمەدانی کۆمیسیۆن لە ئاستی باڵا بیستومە کە هەنگاوی بۆ ئەکەنەوە لە ماوەیە کە ئەتوان ئەمە کۆتایی جێبەجێ بکەن و ئەگەر نا ئێمە مادام ئێستا لە چوارچەوەی عێراقا هەین ئەکری ئەگەر ئێمە بزانین ئەم کۆمیسیۆنە نەتوانێت ئەم ئەرکە جێبەجێ بکە و کاتە ئێمە ئەتوانین داوا لە کۆمیسیۆنی عێراق بێ هەڵبژاردن بکە. بەڵام ئەم کۆمیسیۆنە تا ئێستا ئەرکەکانی بەڵێنی وای داوە و کار لەسەر ئەوە کە ئەم ئەرکە جێبەجێ بکە. ئێمە ناڵێن 100% دەکرێت بەڵام نسبەتێکی زۆر کە لەم ناوە دووبارانە. باشە چ کاتێک پێویستە مستەنە کۆمیسیۆنی عێراق سەرپەرشتی بکات لە کاتێک ئەمە هەستمان کرد ئەم کۆمیسیۆنە لەلایەن دەسەڵاتەوە بەکاردێ احتیکار هەز نەکراوە کرد لەلایەن دەسەڵات ئێمە تا ئێستا هیچ هەڵبژاردنێکمان لەم کۆمیسیۆنە نەبینەوە بە ئەرک جێبەجێ بکە واز لە ڕاپرسی بێنە چۆن کراوە چۆن نەکراوە
عملێکە چۆن کرا ئەو مۆزوعێکی کەیە بەڵام تا ئێستا لە بەردەم تاقیکردنەوەیەکان کەچ جۆرە هەڵبژاردنەکەن و تاقیکردنەوەی گەورە لە بەردەم کۆمیسیۆنە ئێستا پاکردنەوەی لیستی ناوی دەنگدەرانە ئەگەر توانێت بەم ئەرکاڵسن و ئەرکی دووهەمیان کە تاقیکردنەوە لە بەردەمیانە بەکارهێنانی ئەو ئالێت و ئەو جیهازانێک کە لە بەغدا بەکاری ئەو جیهازە تەتەورانە بۆ کەمکردنەوەی تەزویر ئەوانش بەکاری دێنن و حکومەت بودجیان بۆ دابینەکە یا بیانووی بودجیان بۆ ئەگرێ بۆ ئێمە بەکاردێنن هەموو ئەمانە لە بەردەم ئەم کۆمیسیۆنە تاقیکردنەوەیە و ئێمە ڕێگە بدەین ئەم کۆمیسیۆنی هەرێمی کوردستانە کە تەرکیبەکەی بڵێن ئێستا تەرکیبەیەکی متەنەوعە هەڵدەن ئەم کۆمیسیۆنی کوردستانە تاقیکەینەوە بزانین لەم هەڵبژاردنە ئەتوانێت هەڵبژاردنە پاک و بیاگردا بکات و یەکەم قۆناغی ئیشیم کۆمیسیۆنەوەی لە ئێستاوە چاوەڕێ نەکە هەڵبژاردن کەی بڕیاری لەسەر دەریان نادرێت لە بێستا و ئەرکی ئەوەیە کە لیستی ناوی تۆماری دەنگدەران لەگەڵ وەزارەتی بازرگانی لەگەڵ وەزارەتی تەندروست لەگەڵ هەموو ئەم وەزارەتانە پێکەوە بتوان ئەم لیستە پاک بکەنەوە بۆ ئێمە بتوانین ڕێمە بکرێ بۆن مستەرا و ڕێگری کێ بۆن و باز دەوەکەی کە زیاتر لە مەسەرە نزیکەی 30 کورسی تا باز لە 40 کورسیەکەی کە تەزویر هەیە لە تۆماری دەنگدەرانە لە ڕاستیە ئەوە تەخمینە بۆ دەنگدانەکان بە کورسیەکانی کێشەی گەورەی ئەم ناوە وەهمیانەی کە لە ناو دەنگدەرانە هەیە یا ناوی غیرە هاوڵاتی هەرێمی کوردستان کە لە ناو دەنگدەرانە یا ناوی دووبارە و چەندبارە دەنگدانە یەکێک لە کێشەکانەوەیە کە دەنگدانی تایبەت ئێستا لە عێراق عیلاج کراوە بە یەک ڕۆژ لەگەڵ دەنگدانی گشتی هاکرێ ئەمە خاڵێکی زۆر ئیجابیە لە کوردستانیشەوە بکرێ ئەبێ لە کوردستان یاسای هەڵبژاردننی هەرێمی کوردستان هەموار بکرێتەوە هەمی ئەوە بکرێت لە هەموار بکرێتەوە لە یەکەم ڕۆژە کە دەنگدەن هەویەکانیان جێ دێڵن وەکو ئێستا لە عێراق بڕیاری لەسەر درەوە پاشان هەوێکە ئەنێرێتەوە بۆ ئەو جێگایی کە دەوامی تیا کردووە بۆی جارێکە بۆم هەوێن دەتوانێت دووبارە دەنگباتەوە بەڵام بەداخەوە هەموو ئالێتەکانی هەموو جۆرەکانی خراپترین تەزویر لە هەرێمی کوردستانە تاقیکراوەتەوە کردویانە بە تایبەت یەکێتی و پارتی کردویانە هەموو جۆرە تەزویرێک لە ئاستی سندوق لە خواری خوارەوە لە ئاستی گۆڕینی سندوقا لە ئاستی مرکزی انتخابی حتا ئەگاتە ئاستی گۆڕینی داتا لە ئاستی باڵا هەمیان کردووە بۆیە ئەم جارە لە ڕاستیبێت کار لەسەرەوە بکرێەوە چاودێرە نێودەوڵەتەکانیش تونترن ئەم جارە و قسە زیاتر ئەخوا چکە پارتیوەکێتی وەزعی نێودەوڵەتی و وەزی ئەقلیمیان لە وەک حزب باش نییە و ئەمانە تەنها بەڵێ بۆیە کاتی ئەوەیە کە ئەمە بکرێ فشارەکە لە بەرە زۆرتن ئەکرێت جێبەجێ سپاسم کاک محەممەد بەڕێز پێشتر باس لەوکە کاندێک لایەن بەتابێتە سەڵاتکار لەسەرەوە دەکە کە هەڵبژاردن ناتوانێت گۆڕانکاری دروست بکات بەس لە بنەڕەتدا واقعەکەوە نییە کە هەڵبژاردن نەیتوانی و گۆڕانکاری دروست بکات یاخۆ دڵنیایەوە توانی بێتی گۆڕانکاری دروستکە بۆ نمونە بە دڵنیایە ئەمە لە ساڵی 92 کێتی و پارتی هەر کورسەکەی پەرلەمانی کوردستانیان هەبوو 100 کورسی 50 بەشیان کرد لە پەرلەمانی کوردستانە بەڵام ئێستا بە هەردووکیان چەند کورسیان هەیە بە هەردووکیان 56 کورسیان هەیە لە پەرلەمانی کوردستانە کە کاتە لە 150 کورسەکانی پەرلەمانی کوردستان کەواتە لە 150 لە دەستداوە کەواتە بڵێن هەڵبژاردن گۆڕانکاری نەکردو نەخێر گۆڕانکاری گەورەی کردووە و ئەم بارودۆخەی کە ئێستا ئەوان چ ئەوەی سندوقەکانی دەنگدان کاریگەری دروست کردو چەوەی کۆمەڵگەی مەدەنی چەوەی نووسەر و ڕۆشنبیران چەوەی لایەنەکانی ئۆپۆزیسیۆن هەموو ئەمانە بەیەکەوە کاریگەری گەورەیان کردووە چ لەسەر ئاستی کورسەکانی پەرلەمان چ لەسەر ئاستی هوشیارکردنەوەی کۆمەڵگە بە ئاراستەی حکومڕانیەکی گۆڕانکاریی تەندروست قۆناغ بە قۆناغ دەکرێت بەڵام قۆناغە بە فعلی چکەوتم لە باسم کرد پێشتر ئێمە لە بەردەم دوو ئەگەراین یا دەبێت بڕێ شۆڕشکەیت و شەڕکەیت و ئەمەش بەڕاستی بارودۆخەکە و ئەزمونونەکە و هەرێمەکە هەمی خاتە مەترسیەوە یا دەبێت ئەم پرۆسە مەدەنیە بگری کە ئەمە حاڵەتە تەندروستەکەیەتی بەڵام بڵین گۆڕانکارێکە خێرا بوو نەخێر گۆڕانکارەکە بەتیء بووە بەڵام ئەبێ ئەوەمان باشە چی کە گۆڕانکارێکە خێرابێ بۆ نمونە ئێمە هەڵبژاردنەکانی داهاتوو ئەگەر ئێمە چەند هەڵبژاردنمان ئەنجامدا خێرا نەبوو چی دەکات کە خێرا بکرێت ئێمە دەبێ بەڕاستی بەردەوام ئەم لایەنانەی کە با بڵین مەیلی چاکسازیان هەیە لە هەرێمی کوردستانە و ئەم واقعی حکومڕانیەمان پێتەن دروست نییە بەردەوام ئێمە نابێ ماندوو ببین ئیش بکەین لە ڕێگەی ئەو سێکتەر و مەجالاتانەی کە کۆمەڵگە هوشیارە کاتەوە لە سەبارەت بە ماف و ئەرکەکانیان لە کۆمەڵگە ئەمە خاڵێکی زۆر زۆر گرنگە دوو بەردەوام ئێمە هیلاک نەبین ماندوو نەبین چونکە بەردەوام لایانی دەسەڵات دەوێت تۆ هیلاک بی ماندوو بی بڕێتە دەرەوەی شانۆکە بۆی خۆی ساحەکە بۆ خۆی چۆڵ بی ئەو بە کەیفی خۆی چۆن نەتوانێت یاری تیا بکە یاری بکە ئێمە دەبێت لەم مەجالە سیاسیە بەردەوام هیلاک نەبین جا لە دەرەوەی دەسەڵات بین یاخو لە ناو دەسەڵات بین لە دەرەوەی دەسەڵات بین هەموو شێوازەکانی ئۆپۆزیسیۆن بوونە بێ بگرینە بەر لە ناو دەسەڵاتی شابین بەردەوام بین لە ناو پرۆسی چاکسازیە تاوەکو بتوانین ستێپ بای ستێپ ئەو قۆناغانی کە پێویستە بیبڕین بۆیە وەکوتم هەنگاوی باش نراوە بەڵام ئێستا لە بەردەم هەنگاوێکی چارەنووسازی گەورەترین ئەم انتخاباتانەی دووسێ انتخاباتانی کە لە بەردەممانایە هەنگاوی انتخاباتی زۆر چارەنووسازن چونکە نەخشەی سیاسی 4 ساڵی داهاتووی هەرێمی کوردستان نەخشە سیاسی گۆڕانکاری گەورەی بەسەردادێت قۆناغێکی جیاواز بێت لە پێش ئێستا ئەوەی کە لە ڕابردوو کراوە و ئەم بەرهەم و دەرەنجامی کە ئێستا ئێمە پێیگەیشتون ئەوەمان پێ ئەڵێ دەبێت کۆمەڵگەی کوردستانی
بەڕاستی وشیار بێ کە بۆ 4 ساڵی تری نەخشەی سیاسی هەرێمی کوردستان هەمان وێنە نەکێشێتەوە چونکە ئەگەر هەمان وێنە بکێشێتەوە هەمان تاڵا و تەجروبە جارێکی تر ئەبێ بچێژێتەوە دەبێ وشیار بێ لەوەی کەەوە من گەشتبینم بەڕاستی من گەشتبینم لەوەی کە ئەم انتخاباتانی کە لە بەردەممانە بە جۆرێک لە جۆرەکان ناڵین 100% هەموو شتێک قڵپەکاتەوە بەڵام بە دڵنیاییەوە ئاراستەی پەرلەمان و ئاراستەی باڵانسی هەز لە هەرێمی کوردستانە بە جۆرێکی تر ئەگۆڕێت چونکە لە دوجارە دەبێ ئێمە فکرەکەمان تەنها لەسەر ئەوە نابێ بنیاد بنین کە ئێمە کار بکەین لە پێناوی ئەوەی بەردەوام خەڵکێک ئاوتکەین و بیکەینە دەرەوە نا ئەمانە ئەم دوو حیزبەی لە هەرێمی کوردستانە کە حکومڕانیان کردووە بە شێوازێکی هاڵە حکومڕانیان کردووە و ئێمەیان گەیانێتە ناو تونێلێکی تاریک ئێستا دەبێ ئەمە ڕووناکەینەوە دەبێ ئەوانیش بە جۆرێک لە جۆرەکان بەشدار بن چونکە جزئێکن لە کۆمەڵگا خۆمە ناکرێ بە نهاتوین بایپاس و ئاوتی ئەوانکەین لە دەروی پرۆسەکە بەڵام ئێمە داوا ئەکەین کە ئێمە وڵاتێک و سیستەمێکی حکومڕانی سیستەماتیک بنیاد بنین جا ئەو کاتە کۆمەڵی ئیسلامی کابینەکە تەشکیلەکە بزوتنەوەی گۆڕانەکە یا پارتیویشێتی ئەیکەن ئێمە ئەو کاتە کێشە نییە بەڵام کاتێک ئێمە ڕۆتەکە ڕاستکەینەوە ئاراسی حکومڕانیەتی و پارتی بەردەوام بەرەو تاریکتر ناڕۆین ئەگەر بەردەوام بێت ئێمە ستا بەڵێ لەوەین و هەموو ئەو هاوارانەی کە لە ڕابردوو کراوە کە بۆ ئەوەی ئێمە ئەم سیستەمە چاکیکەین باشیکەین خۆ لە ڕابردووە ئۆپۆزیسیۆن کۆمەڵە پاکێزی زۆر جوانی تەقدیم کرد خۆ لە دنیا نەبوو ئۆپۆزیسیۆن پاکێزی چاکسازی بدا بەدەسەڵات خۆ هەر ئەم پاکێجانیان جێبەجێ بکردایە بۆ خۆیان باش بوو ئێستا خەڵک دەنگی ئەدا بەوان زیاتر وەک لە خەڵکێکی تر لەبەر ئەوە چاکسازی لە بەرژەوەندی ئەوانیشە بکرێەوە بە لە بەرژەوەندی گشتی کۆمەڵگەی هەرێمی کوردستانیشە چونکە ئەگەر ئێمە سیستەمێکی حکومڕانی تەندروستمان بنیادنا ئەو کاتە وڵاتەکەمان کردێتە وڵاتی دامەزراوی ئیتر گرفت نییە ئەم انتخاباتە ئەم حیزبە حکوومەت تەشکیلەکەن ئەمان زۆری نەدێنن انتخاباتێکی تر کەسێکی تر زۆری نەدێنێ بەڵام تا نەگەین ئەم دەرەنجامە کاکە حکوومەتی عێراقی لە ماوەی 15 ساڵی حکومڕانی خۆیان 4 ڕێز وزەرای گۆڕیوە 4 ڕێز وزەرای گۆڕیوە کە ئێمە بە وڵاتیشی وێران و گەندەڵ و لە ئاستی راپۆرتەکانی شەفافی نێو دەوڵەتی لە بنی بنەوەی بەڵام لایانی کەم لە ماوەی 15 ساڵی حکومڕانی خۆیان 4 ڕێز وزەرای گۆڕیوە دنیای وەزیر دەرکراوە متمانی لێ سنراوەتەوە حکم دراوە بە هەمان شێوە پۆستەکانی تر ناڵین گەندەڵی لە عێراقانیە گەندەڵی بە مۆخیا چۆتە سەر بەڵام کۆمەڵی هەنگاویان ناوە بە ئاراستەی حکومڕانیەکی تەندروست بەڵام لە هەرێمی کوردستانە یعنی 26 ساڵە هەر ئەم ینی کۆمەڵی برادر ئەبینین جمگە سەرێکەکانی ئەم وڵاتیان بەدەستەوە گرتو و ئامادەش نین بێنە پێشەوە مفاوەزات کەن لەسەر ئەوەی کە خەڵکی تر بەشداری پێ بکەن لە چاکردنەوەی ئەم خواری کە دروستیان کرد 26 ساڵ دیکۆمنتە بۆ خەڵکی هەرێمی کوردستان 26 ساڵە بۆ هەڵبژاردنەکانی داهاتوو من پێم وایە ڕوبعقڕنێک یعنی ئەزمونێک و تەمەنێکی یەکجار زۆرە تێپەڕیەوە بەسەر خەڵکی هەرێمی کوردستانە لە دنیای ئەمڕۆ و تەکنۆلۆژیا و عەولەمەیە بەڕاستی ساڵ و سەعات و ڕۆژەکان زۆر بە قیمەت و بەهندن ئەگەر باسی ئەزمموی وڵات هەندێک وڵاتکەین کە لە ماوەی 10 ساڵە یاخود 20 ساڵە توانیوانە چۆن ئابووری و ژێرخان و زراعەت و هەموو ژێرخانی وڵاتەکەیان گەشە پێ بدەن و سیستەمێکی وێران و گەندەڵ و تاریب بکەنە سیستەمێکی زۆر جوان نمونەی زۆرمان لە وڵاتانە هەیە لە دنیاە کە ئەتوانین بە بەراوردی مەوارید و سەرچاوەکانی یان بکەین بە هەرێمی کوردستان هیچیان زیاتر نییە لە هەرێمی کوردستان ئەگەر کەمتریش نەبێ لەبەرەوە ئێمە لەبەردەم گەلێکی باشی ڕێکوپێکی قانعی چاکەین و لەبەردەم کۆمەڵێک سەرچاوی دارایی و اقتصاد و ژێرخانی باشین بەڵام نەمانتوانیوە ئەم برادرانە کە حکومڕانی و دەسەڵاتیان بەدەستەوە بۆ نانتوانیوە ئەمە تەوزیفکەن لە ئاراستەی بەرژەوەندی خەڵک و بێنە دەرەوە لە جغز و چیکەڵدانەی حیزباتی و شخصی و بنەماڵی و شتی تایبەتی خۆیان ئەم دەرەنجامی لێ بەرهەم هاتووە بۆیە من ئەڵێم بەڕاستی ئەگەر ئەزمموی هەرێمی کوردستان بەم شێوازە بەردەوام بێت چکە ئێمە ئەزممونەکەمان لە خەتەرەیە هەرێمی کوردستان خۆی لە خەتەرە هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە خەتەران و خەریکە هەموو شتێ لە دەست ئەدەین کاکە لەکوێی دنیا بۆ تۆ 2 مانگە هەموو وەزارەتەکانی هەرێمی کوردستان دەرگیان کردوێتەوە بۆ کۆمەڵێک گلیجانی ڕقابی کە بەغا ناردوێتی بۆ ئێرە و ئامادەن ناوی چواری دایکی مۆزەفەکەش تەسلیم بکەن هەر لە پێناوی ئەوەی کە موچەیەک بدێ کە نەش هاتووە تا ئێستا و ئەگەری شەیە دێدیانایەت یعنی ئەمە بەڕاستی ئەو پەڕی بارودۆخێکی خراپە کە موچەخۆران و هاوڵاتیانی هەرێمی کوردستان تیا ئەگوزارێن و یعنی ئەگەر لەمە خراپتر بێ ئیتر من پێم وانە هیچ شتێکمان مابێ لە دەستی بین سپاس دەکەم کاگڵ شەر سەبارەت بە ڕۆڵی خەڵک چیە لە پرۆسەی هەڵبژاردندا بۆ ڕەنگە خەڵک جۆرێک لە بێئومێدی بۆ دروست بێت چی بکرێ بەوەی کە خەڵک مەسەلەن زۆرترین بەشداری هەبێت یاخود ئەم قۆناغی هەڵبژاردنەکانی داهاتوو قۆناغێکی یەکلاکەرەوە بێت لە ڕاستیە بەشداری خەڵک زۆر گرنگە بێهیواکردنی خەڵک پرۆسەیەکە لە دەوڵەتە شمولیەکان
ولا وڵاتانەی ئەو حزبانەی کە دەسەڵدرن بۆی بمێننەوە ئەنیکێتی و پارتی کار لەسەرەوەی خەڵکی واکەن لە هەڵبژاردن لە گۆڕانکاری هاوتاکردنی هەموو حزبەکان وەک یەک ئەمە جۆرێکە لە بێئومێدی بە خەڵکیە بەخشیە ینی بۆ نمونە کاتێک کە تۆ گوێبیستە بیت گۆڕان کۆمەڵ 2 ساڵ شەریکش نەبوون لە حکومە بەشداری حکوومەت بوون لە ئەزمەیەکی ئابووری قورسا ئەو پێی وایە ئەم شەریکی 26 ساڵی ئەوە یا شتەکان وەک ئاستی شخصی لێکەداتەوە ئەم هاوتاکردنە بۆ بێعملکردنی خەڵکە لە گۆڕانکاری ئێمە ئەگەر ببینین 2009 کاتێ بستنەوەی گۆڕان دروست بوو چ گۆڕانکاریەک لە خەریتەی سیاسی پەرلەمانی کوردستان دروست بوو کە غێر متەوەقع بوو بۆ پارتیوەکێتیش باشە ئەم گۆڕانکاری خەڵک دروستی کرد دەنگدەر دروستی کرد و بوونی ئۆپۆزیسیۆن بۆ یەکەم جار لە هەرێمی کوردستانە لە نێوان گۆڕان و کۆمەڵ و یەکگرتو لە هەرێمی کوردستان بۆ یەکەمین جار دروست بوو ئەو هەمووی گۆڕانکاری بوو دروست بوو هەڵبژاردن کردی بەڵێ هەڵبژاردن کردی دەنگدانی خەڵک کردی و دەنگدانی خەڵک توانی ئەو هێزانە لە دوای هەڵبژاردنەوە سەدمەیە یانوس ئەم هێزانە بپلیشێنەوە ئەم هێزانە بخنە دەرەوەی پرۆسی سیاسی بەڵام لە دوای چەند هەڵبژاردنەی خەڵک نەهێشت بخنە دەرەوەی پرۆسی سیاسی بە بەردەوام بەدەنگی خۆیان بەرگریان لە بوونی هیوای ئەم هێزانە هەتا ئێستا شیوان بۆ خەڵک و ئەتوان گۆڕانکاری بکەن ئەگەر بێت و خەڵک بە دەنگدانی ئێستا بوونەتە بەدیل بۆ یەکێتی و پارتی بۆ نمونە بەدیل هەیە مەسەلەن خەڵک بۆ هەڵبژاردن دەنگی بۆ بدات ڕەنگە قسە سەرەوە کە تا ئێستا بەدیل نەبوو بێ لە کوردستانە بەڕاستیم هێزانە بەدیلن بەهێزی هێزە سیاسیەکانن هێزی سیاسی لە پرۆسەی حکومڕانی حزبی سیاسی دروستیەکە جارێک کە تۆ حزبی سیاسی تەبوو منافەسەت هەیە هێزی بەدیل ئەوەیە ڕوئەیەکی تر بێ حکومڕانی بکە ڕوئەیە کە هێزێکی تر هەیە خۆی بۆ پۆزیسیۆن نەزانێت تەبەنی هەیە پرۆژەی هەیە پاکێجی هەبووە پێشتر و لەسەر پرۆسەی ئابووری سەربەخۆ قسەی هەبووە لەسەر فرۆشتنی نەوت قسەی هەبووە لەسەر گەندەڵی قسەی هەبووە لەسەر شەفافێت قسەی هەبووە لەسەر ئەمانە قسەی هەبووە بەڵام ئەوانەی کە ئامانجیان چیە بۆ دڵی مەسەلەن دوو هێز مثلا بۆ منەوە گۆڕان و کۆمەڵ هاوتا بکەن لەگەڵ حکومڕانیەتی و پارتی ئەمە جەنبی هیواکردنی دەنگدەرە ئەمە جیان بوو ئەوەیە ئەوان لە بنەڕەت داوا نەبووە بڵێ لە بنەڕەت داوا نیە لە بنەڕەتدا خۆی بەڵێ لە بنەڕەت ئەوانە لە بنەڕەت داوا نیە زۆر جیاوازی خەڵکێک بسوو یعنی مقدراتی ئەم وڵاتە بەدەستی بێ نەوت فرۆشتن بەدەستی بێ ژێرزەوی و سەرزەوی بەدەستی بێ بودجێ وڵاتە بە چارەنووسی ئەم هەرێمە بەدەستی بێ بۆی بڕیاردە ڕفراندۆمەکە یان نەیکا هەموو ئەو شتانەی کە کراوە لە نێوان خۆی و بەغدا کردوێتی بەبێ هەرێمی کوردستان ئاگای لێی بێ هەموو ئەمانە کراوە ئێستا تۆ دێ دوو هێز لە پێناوی ئیستیقراری هەرێمی کوردستان لە پێناوی گەشەکردنی چاکسازی هەرێمی کوردستان کە کۆمەڵە پرۆژەی هەیە جێبەجێ بکە لە حکوومەتی هەرێما تۆ ئەیکەی بە شەریکی 26 ساڵی خۆت ئێمە هەموو ئەمانە بۆ بێ هیواکردنی دەنگدەرە جیاوازی بەڵێ زۆر جیاوازە هێزی دەرەوەی دەسەڵات زۆر جیازن لەم هێزانە و هیچ هێزێکی دەرەوەی دەسەڵات لەم هێزانە ناچونکە هێزانە نمونەیەکی زۆر نموزەجی تەنانەت لە حزبایەتی لە کردنی دەنگدەر لە وەلا لە دروستکردنی هێزی چەکدار بەخۆی هەموو ئەمان لە بەردەستیان بۆ ئێستاش لە بەردەستیان بەڵام پێشتر بوون کاتی کشانەوەی گۆڕان و کۆمەڵ لە مانگی 12 ساڵ باز دۆکە بۆ بانگەشی هەڵبژاردنە دوو مانگی تر هەڵبژاردن دەکرێت مەسەرۆکی حکوومەت وایوت ئێستا هەڵبژاردن دیارەکە مەسەلەن بکرێکەی باشە خۆ دوو مانگی کەش هەڵبژاردن نەکرا ئەم جۆرە بۆ ئەم جۆرە قسەکردن لەسەر مەبدەئیان گۆڕان خۆی دەرکرا بوو لە حکوومەت بەڵام پرۆسەی دەرکردنەکەی جێبەجێ نەکرد بۆ ئەوەی پرۆسەی ئینقلابی پارتی بەسەر حکوومەتی هەرێمە بۆی جێبەجێ نەکرێ بەڵام کاتێ بزنەوەی گۆڕان بڕیاریدا لەگەڵ کۆمەڵی ئیسلامی بخشێتەوە لە حکوومەت و ئەم حکوومەتە لەکەی بڕیادا لە کاتێکم حکوومەتی ئیتر منفەزێکی تیانە مابوو ئیسلاح بکرێ و ئەمانە ڕازی نەبوون بۆی حکوومەتی قازی نیشتیمانی دروست بکرێ هەموو ئەمانە ئامادەی گۆڕیان بە نفسی عقلتمانەوە بۆی ئشکردن لەگەڵ ئەم حکوومەتە بەم عقلەتی ئێستا بەڕاستی ئەوە نەبوو ئیشی لەگەڵا بکرێ هیچ شتێک ناچوو بەڕاستی سپاسم کاک محەممەد کاتمەکەمەوە سەبارەت بە هەم ڕۆڵی خەڵک لە بەشداری لە هەڵبژاردنەوە هەم سەبارەت بۆش کە بۆ نمە پێش لە سەتای بەرنامەکە راپۆرتەکەماندا جێگیری پێشووی نوێنەری حکوومەتی هەرێم لە ئەمریکا باز دەکە کە تەنها بەلای ئەمریکیەکان شەوگرین کە حکوومەتی داهاتوو هەردوو هێزەکەیدا باڵە دەست نەبن هەنی گۆڕانکاریەکە لە ئاسی نێودوڵەتیشی لەبارە بۆ گۆڕانکاری لە هەرێم بەڵێ لە دوای 16 ئۆکتۆبرەوە ئەوساتی دەولی بە تایبەت ئەمریکا کە هێزێکی کاریگەرە و هەندێک تورکیا و ئێرانیش کە دوڵاتی ئەقلیمی زۆر کاریگەرن لە عێراقا چاوەڕێی گۆڕانکاریانە کرد بەڕاستی لە ئەزمموی حکومڕانی لە هەرێمی کوردستانە بەڵام کامە ئەنجام نەدرا ئەوان ناچار بوون تەعامل لەگەڵ ئەمری واقعا بکەن کە ئێستا لە هەرێمی کوردستانە هەیە بەڵام ئەو ژوتمان مەشروط و بە مقەیەد بە کۆمەڵێک شتەوە یەکێک لەوانە هەڵبژاردن یەکێک لەوانە بەشداری هەموو هێزەکان لە بەشداری هەموو هێزەکان و هەندێک هەنگاوی تر بنرێ بە تەطبیع عیلاقات لەگەڵ بەغایە بۆیە ئەو
ئەو ساتە دەولیانە زۆر چاوەڕێن کە ئەم واقعە لە هەرێمی کوردستانە بگۆڕێت ئەوسمەوەی کە بۆ گۆڕانکاری لە نەخشی سیاسی ناوخۆی یارمەتی دەرە لەگەڵ بەس ئەوشمان لە یاد نەچێت تەنها خواست و ویست و ئارەزووی دەرەوە کافی نییە بۆ ئێمە واقع لە وڵاتەکەی خۆمانە بگۆڕین ئەوەی کە دڵسۆزی سەرەکیە بۆ واقعەکەی خۆمان خەڵک و جەماوەری خەڵکی کوردستانە ئەم هێزە دەولیانە بەردەوام سیاسەتێکیانێت تەعامل لەگەڵ ئەمری واقعەکە خەڵک چی بکات بۆی نەخشەی داهاتوو بەتەکید ئەوە بەرپرسیارەتێکە لەسەر شانی خەڵک دەبێت بای ئەوە وشیار بێ کە ئەزمون 26 ساڵ خەڵکێکی تەجروبە کرد تێستی کرد ئەم دەرەنجامی لێ هاتوتەکایەوە دەبێت بای ئەوە وشیار بێ کە خەڵکێکی تریش تەجروبە بکە حتمما بەتابەت ئەم خەڵکە چ لە ئەزمموی ئۆپۆزیسیۆن بوونیان نمونەی جوانی تەقدیم کردووە و چ لەو 2 ساڵەشی کە لە حکومڕانیە بووە نمونەیەکی واقعی و جوانی تەقدیم کردووە هەموو ئەمانە پێوەرن بۆ ئەوەی کە بە خەڵک واعیانە و وشیارانە جارێکی تر بڕیاردا لەسەرەوەی کە چۆن داهاتوی خۆی وێناچێت. زۆر سپاس بۆ بەڕێز محەممەد ئەحمەد سەرۆکی پێشووی بۆردی توێژنەوەی سیاسی کۆمەڵی ئیسلامی هەروەها ڕەشاد حسێن ئەندامی پێشووی پەرلەمانی کوردستان. سپاس بۆ ئێوەی نێرانی بەڕێز سپاس بۆ هاوکارانم تا بەرنامەیشتر خواتان لەگەڵ.